مسرور بارزانی شێوەردارێ جڤاتە ئاسایشی هەرێما کوردستانê pêşwaziya Frank Baker balyozê Brîtanyayê li Iraqê û şandeka pêra kir ku li ejmareka şêwerdarên warê bergirî û bazirganiyê pêk hatibûn. لا دیدارێکدا دواپەرسەنە سیاسی و ئەمنیەکانی عراق و شەڕی تیرۆریستانی داعش لە سووریا و عێراق تاوتوێکرا. مەسرور بارزانی جەختی لە پشتیوانی زیاتری سەربازی بۆ هەرێمی کوردستان لەلایەن کۆمەلگای نێودوڵەتی کردەوە و ڕایگەیاند کە بۆ ئەوەی پێشمەرگە بتوانێت پاشەکشەی زیاتر بە داعش بکات پێویستە کۆمەلگای نێودوڵەتی ڕاستەوخۆ وەڵامی داواکاری هەرێمی کوردستان بداتەوە. لەلایەن خۆشەوە باڵۆزی بریتانیا لە عراق دووپاتی لەسەر بەردەوامی پشتیوانی حکوومەتی وڵاتەکەی بۆ هێزی پێشمەرگە کردەوە و ئاماژەی بەوەدا کە لە ڕوبەڕووبوونەوەی ڕابردوودا پێشمەرگە نەک هەر پێشڕەوەکانی داعشی وەستان بەڵکو و توانیشی پاشەکشەی زۆر بە تیرۆریستانی داعش بکات و ناوچەیەکی بەرفراوانیان لێکباک بکاتەوە. بۆیە پێشمەرگە شایانی هەموو هاوکاری و پشتیوانێکی نێودوڵەتیە. لە بەشێکی دیکەی دیدارەکەدا ئاماژە بە پەیوەندی و دۆستایەتی نێوان هەرێمی کوردستان و بریتانیا لە بوارە جیاجیەکان درا و دووپاتیش لە تۆکمەکردنی ئەو پەیوەندیانە کرایەوە با شێوەیە کە لە خزمەت بەرژەوەندی هەردوو گەلی کوردستان و بریتانیادا بێت.